ئەمە کارگەی هەریرە بۆ دۆشاوی تەماتە. ڕۆژی 2 ئاب واتە 2 ئەم مانگە بە ئامادەبوونی وەزیری کشت و کاڵ و پارێزگای هەولێر کرایەوە، بەڵام 3 هەفتە دوای ئەوە کارگەکە لە کار وەستا. بە خۆشحاڵیەوە لە دوای ئەوەی کە کابینەی نۆیەم دەست بەکار بوو و ئێمە بەڵێنماندا کە گرنگی بدەین بە بابەتی پیشەسازی کشت و کاڵی و خۆراکی، یەکێک لە ئەو ئەرکانەی کە وەکو وەزارەتی کشت و کاڵ لە حکوومەتی هەرێمی کوردستاندا گرتمانە ئەستۆی خۆمان ئەنجامدانی گرێبەستێک بوو لە نێوان ئێمە و خاوەنداریەتی کارگەی دۆشاوی هەریر. ماوەی 10 ڕۆژ دەبێت کارگەکە کاری نەکردووە، وەک سەرپەرشتیارانی کارگەکەش دەڵێن هۆکاری وەستانی کارەکانیان بۆ گرانبوونی تەماتە و کەمبوونی دەگەڕێتەوە، لە ڕووی ئابووریشەوە بۆیان دەرناهێنێ کارگەکە کار بکات. داوا دەکەن حکوومەت ڕێگا بە هاوردەکردنی تەماتە بدات لە دەرەوە بۆ ئەوەی بتوانن کارگەکە بخەنەوە کار. کارگەکەمان نزیکەی 3 مانگ زیاترە لە کارکردنایە و هۆکاری وەستانیشی ئەگەڕێتەوە بۆ 2 هۆکاری سەرەکی. یەکەمیان بەرزبوونەوەی نرخی تەماتە لە ئێستاە کەوا نرخەکەی گرانە و لەلایەنی ئابووری بۆ کارگەکەمان دەرناهێت کەوا لە کارکردن بەردەوام بێتن، و دومیشیان کەمبوونەوەی ڕێژەی تەماتە کە بەڕاستی لە کەمبوونەوەدایە. سەرپەرشتیاری کارگەی دۆشاوی تەماتەی هەریر لە کاتی کردنەوەی کارگەکە ڕایگەیاند ئەگەر حکوومەت هاوکار نەبێت کارگەکە بەرەو داخران دەڕوات. ئەو پێشبینیەش لە ماوەیەکی زۆر کووردا ڕوویدا. ئەمە ئێستا 100 کەس لێرە ئیش دەکات، ئەگەر ساڵێک وا بڕوا نەتوانین بەرومان ساخێنەوە بە تاکید نەکبیر لە لایەنەکان کە ناکەن و خەتەکان پێ بکەین، ئەو خەتە ژیانی وە دەکەین یادای دەکەین، چونکە ئەمە سەرمایه‌دارین پارەیەک سەرت دەکەین دەکرێت شتێکی دیار بیکردێتەوە. سەبەکەش هەر گرانبوونی تەماتەیە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەمان بداتن، ڕێگەمان کە تەماتە لە وڵاتە جیرانەکان هاوردەکەین بۆ کوردستان تەنها بۆ کارگە. بەکرانەوەی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر هەلیکار بۆ 100 هاوڵاتی ناوچەکە ڕەخسا، بەڵام لە ئەگەری یەکجاری داخرانی کارگەکە ئەو 100 هاوڵاتیە بێکار دەمێننەوە. کارگەی هەریر بۆ دۆشاوی تەماتە سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو. لە ساڵی 1999 دەستی بە بەرهەمهێنان کردووە و ماوەی 5 ساڵ کاری کردووە. لە ساڵی 2003 لە کار وەستاوە. دۆزینەوەی هەلیکار و دامەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان پێویستیان بە تامەزراندنی کارگە هەیە، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کاتێک کارگەکاندا ئەمەزرێن پێویستە حکوومەت هاوکار بێت بۆ ئەوەی کارگەکان دوای دامەزراندنیان لە ماوەیەک تووشی داخران نەبنەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی هەریر.